نزیکەی 50 ساڵە شۆفێری تاکسیە. دەڵێت بە بیرەوەری خۆی هیچ کات هێندەی ئێستا دۆخی خۆی و هاوپیشەکانی خراپ نەبووە بەدەست گرانی نرخی بەنزینەوە. نزیکەی هەفتەیەکە نرخی بەنزین لە سنووری پارێزگای سلێمانی بۆ هەر لترێک 50 دیناری چۆتە سەر. ئەوە شۆفێرانی نیگەران کردووە. گرانە بەخۆ برای باوکم بە پێغەمبەر عەلەم قوڵ کراوە بەسەریە. بەنزینەکە گرانە دەری نایەنێ ماڵیشی گۆرانەکە کاکە خراپیشە نۆرماڵەکەش خراپە ئەوەش کە بە 1950 شتێکی وایە. ئێستا نرخی 1 لتر بەنزین لە بەنزینخانەکانی سنووری سلێمانی بەم شێوەیەن. بەنزینی سۆپەر 1325 دینار و محەسەن 1200 دینار و نۆرماڵ 1025 دینار. شۆفێران دەڵێن سەرباری زۆری نرخەکەی جۆری بەنزینەکەیش نەشیا و خراپە و زیانی مادی زۆریان پێدەگەێنێت. هەفتەیە پێش ئێستا نرخی بەنزین دابەزی نۆرماڵەکە هاو بۆ 4000ەوە ئەو محەسەنەکەش هاو بۆ 1175 ئێستا بەرز بۆتەوە بۆ بە 2250 نۆرماڵەکەش بۆ بە 1050. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە فراکسیۆنی گۆڕانڕای دەگەێنێت نەبوونی چاودێری لەسەر بەنزینخانەکان وای کردووە بازرگان و خاوەن بەنزینخانەکان نرخەکان بارەزوی خۆیان دیاری بکەن و بەرز و نزمی دۆلاریان کردووە بە بیان و هۆکارەکان زۆرنێکیەوەیە کە بازار ئازادە بازرگان بە ئارەزوی خۆی یعنی بەویستی خۆی نرخ بەرزەکاتەوە نرخ داوەزێنێ و چاودێری کەمە و لایەنێکمان نییە کە نرخ بۆ شتومەکەکان دیاری بکە بە تایبەتی لەو کاتانەی کە قەیرانێ دروست دەبێت بە تایبەتی ئەو کاتی کە بەهای دۆلار بەرامبەر بە دینار بەرز دەبێتەوە ئەبینین نرخی هەموو شتومەکێک نەکرد سوتەمەنی و بەنزین بازرگانەکان نرخەکان بەرزەکەنەوە کە ئەمە باری سەرشانی هاوڵاتیان زیاتر گرانەکات. هەفتەیەک بەر لە ئێستا لەگەڵ بەرزبوونەوەی بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی نرخی بەنزین لە سنووری سلێمانی گۆڕانی بەسەرداهاتوو بۆ هەر لترێک 50 دیناری چووە سەر. ئەگەرچی بەهای دۆلار نەزمبوونەوەی بەخۆیەوە بینی کەچی نرخی بەنزین هەروە خۆی بەرزا لەسەر هۆکاری دانەبەزینی نرخی بەنزین پەیوەندیمان کرد بە وتەبێژی بەنزینخانەکانی سلێمانیەوە بەڵام ناوبراوە ئامادە نەبوو لەسەر و پرسە قسە بکات. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.